لە چیرۆکە ئاینەکاندا هاتووە کە زانایەک پرسیار لە کەسێکی دڵپاکی نەخوێندەوار دەکات چۆن لە ئاین تێگەیشتوویت کابرا وەڵامی دەداتەوە ئاین ئەوەیە کە چاکە بکەیت و خراپە نەکەیت هەموو کردارێکی باش ستایش بکەیت و سەرجەم کردارە خراپەکان بخەیتە لاوە و دژایەتیان بکەیت بۆ ئەوەی بشزانی شتێک ڕاستە کەمترین هەڵچوونی تێدایە زاناکە دەڵێت ئێمە بە خوێندن هەوڵ دەدەین بگەین بەوەی کە تۆ بە نەخوێندەواری تێگەیشتوویت خوێندنەوەی نوێ بۆ دەقێک با بڕوای شارەزایانی دەقناسی مانای زیندوێتی دەقەکە دەگەیەنێت ئەو کاتەی ڕێگە بە خوێندنەوەی نوێ بۆ دەق نادرێ ئەوە سەرەتایەکە بۆ کوشتنی ئەو دەقا جاچ دەقێکی فکری یان سیاسی یان کۆمەڵایەتی یاخود ئایینی بێت ئایینی ئیسلام لە سەرەتای دەرکەوتنی تا ئەمڕۆ دانەبراوە لە خوێندنەوەی نوێ بەڵام ئەو خوێندنەوانە وەک هەمیشە ئەوانەی پاڵپشتی نەمری دەقیان کردووە پێشوازیان لێ کردووە و ئەوانەشی دەقپەرست بوون ڕێگەیان نەداوە هیچ خوێندنەوەیەک بکرێت ساڵی 1920 لە گوندی شەدەڵەی ناوچەی سورداش لە پارێزگای سلێمانی لە پەیڕەوکارانی ئایینی ئیسلام و لە ڕێبازی نەقشبەندی شێخ عەبدولکەریمی شەدەڵە پەیڕەوی لە ڕێگایەکی نوێ و تێگەیشتنێکی نوێ بۆ ئاین و خوداپەرستی دەکات شێوازی زکریان باوتنی ئەڵڵا 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 و پاشان حەق 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 بووە بامایی تێگەیشتنێکی نوێ بۆ ئاین بەردەوامی وشەی حەق وای کرد کە شوێن جەوهەری ناوەکە بکەون بە جۆرێک هەموو ئاین لە حەقدا پێناسە بکەن هەرەمەش بوو بەهۆی ناونانیان بە ڕێبازی حەقا یان هەقا سەرباری ئەمەش حەق یەکێکە لە ناوەکانی خوددا بەڵێ بسم الله الرحمن الرحیم بخوێنن مەطلەبی کاری کەریم دائرەی حەق شوناسی هەر وەکو ماسی کەوتنە بەحری خەواسی هەموو مەست و فەنافی الله بوون مەستی نەزەری خاتەم الئەولیا بوون واسطە حکمی مەستی بوو لە خەتی شەریعەت و تەریقەت تەوەلا بوون هەموو ئەهلی ذیکر بوون خارج بوون لە ذیکر بوون بە ئەهلی فیکر فیکریان کرد لە عیلمی ڕەحمانی وتیان مەچ بخڵا بەسەری مەیهانی باوشیار من لە ئیمتیحانی بەحری مەعانی بنەما و بیر و باوەڕ و فەلسەفەی ئەو ڕێبازە بنەمای یەکەم گیانی هاوبەش لەم بنەمایەدا پەیڕەوکاران باوەڕیان بە گیانی هاوبەش و یەکسانی لە کار و فەرمان و داراییدا هەیە لا پلەبەندیدا ئەو گیانی هاوبەشیە نامێنێت و بنەماکە دەشکێت بنەمای دووەم تەکبیر و بیرۆڕا هیچ کردارێک تاکلایەنانە ئەنجام نادرێت بەڵکو هەموو بڕیارێک ڕای ئەندامان و پەیڕەوکارانی بۆ وەردەگیرێت بەبێ جیاوازی ڕەگەز و پلەبەندی بنەمای سێەم سربەستی ئافرەت بە پێو بنەمایە دەڵێن مادام لە ئایندا دەوترێ ئافرەتان و پیاوان براو خوشکی یەکترن ئەوە بەمانای ئەوە دێت لە هەموو کردارەکانماندا وەک یەکتر سەیریان بکەین و جیاوازی نەکەین لە نێوانیاندا بنەمای چوارەم حەقپەرستی ئەو بنەمایە هەمان ئاماژەکردنە بە خوداپەرستی و ناوەکەی و سیفاتەکەی با پێی ئەو بنەمایە حەق لە هەر شوێنێ بێت پاڵپشتی دەکرێت و پەیڕەوی لێ دەکرێت گەر ئەو حەقە لای پەیڕەوکارانی ئاینێکی تریش بێت بنەمای پێنجەم ئابوونە پەیڕەوکاران مانگانە بەشێک لە پارە دەدەن تا لە ڕێگایەوە خزمەتی ئەو ڕێباز و ئایدیایە بکرێت بنەمای شەشەم ڕەوشت لەم بنەمایەدا کۆمەڵێک خاڵ هەیە دەبێت پەیڕەوکار پابەندیان بێت لەوانە دوورکەوتنەوە لە درۆ و دزی دەستپاکی و زمانپاکی پاک و خاوێنی و پاراستنی تەندروستی پەیڕەوکردنی فەرمانی بە کۆمەڵ و پابەندبوون بە ئیشی دەستە جەمعی کارکردن بە خاوێنی و دوورکەوتنەوە لە چەوساندنەوەی کارکەر بنەمای حەوتەم ڕێکخستن لە هەر گوندێکدا کۆمەڵێک نوێنەر دەستنیشان دەکرێت لە پەیڕەوکاران سەرجەم کارەکان لە ڕێگەی ئەوانەوە ئەنجام دەدرێ بەهێزی ڕێبازەکە و شوێنکەوتوانیان کە دەیان هەزار کەس زیاتر بوون لە کوردستاندا بوو بە مایی مەترسی بۆ سەر ئینگلیزەکان چونکە لەو کاتەدا ئینگلیز لە هەوڵی جێبەجێکردنی پلانەکانی خۆیدا بوو یەکگرتووی خەڵک مایی مەترسی بوو بۆیە هەر لە سەرەتاوە کەوتە دژایەتیکردنی ئەو ڕێبازە بەتایبەت دوایەوەی درکی ئەوەی کرد نزیکیەکی گەورە لە نێوان شێخ مەحموود و شێخ عەبدولکەریمی شەدەڵەدا هەیە سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن C.G. ئیدمۆنز نوێنەری ئینگلیز چەند جارێک لەگەڵ شێخ عەبدولکەریم کوبۆتەوە کە هەندێک جار بە نهێنی و هەندێک جار بە ئاشکرا بەڵام ئینگلیزەکان ناتوانن شێخ عەبدولکەریم لەو ڕێبازە دەربکەن و سەرجەم ئیمتیازە مادی و سیاسیەکان ڕەت دەکاتەوە و بە پێشێلکردنی بنەماکانی خۆیانی دەداتە قەڵەم ئەمە وا دەکات ئینگلیزەکان شێخ عەبدولکەریم و چەند کەسێک لا پەیڕەوکارانی نزیکی دەستگیر بکەن و بیان نێرن بۆ کەرکووک ساڵی 1934 دوایەوەی شێخ زیندانی دەکرێت پەیڕەوکارانی لە تەواوی ناوچەکانەوە بۆ ئازادکردنی شێخ عەبدولکەریم با شێوازی تایبەت بە خۆیان کە لە بەرکردنی گونیەیە تا بناسرێنەوە ئامادەی نیشان بدەن کە ئەوان یەکسانن و ترسی لە دەستدانی هیچیان نییە
خۆپشاندان ساز دەکەن و دەچنە بەردەم زیندانەکە کە لە مێژووی ئەو ڕێبازەدا ئەم ساڵە بە ساڵی گونیە ناسراوە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە نزیکەی 10,000 کەس دەگاتە بەردەم زیندانەکەی شێخ. کەرکووک بە تەواوی دەهەژێت. پەیڕەوکارانی خۆپشاندەر داوا دەکەن یان شێخ ئازاد بکەن یان هەموو ئەوانەی لەوێن زیندانی بکرێن. ئینگلیز بۆ ئەوەی بتوانێت ئەو جوڵانەوەی دامرکێنێتەوە و زیاتر خەڵک تووڕە نەکات و مەترسی پێرەوکاران لەسەر خۆی نەهێڵێت کە لەسەر جەمناوچەکانەوە ئامادە بوون بۆ ئازادبوونی شێخ کۆ ببنەوە. سەرنجام شێخ ئازاد کرا. ساڵی 1941 شێخ عەبدولکەریم وەفات دەکات. دوای مردنی ئەو کێشە لە نێوان بەشێک لە پەیڕەوکارانیدا سەر هەڵدات لەسەر شوێنگرەوە. لەو کاتەدا 3 کەسایەتی بەهێز هەبوون بۆ شوێنگرتنەوە. یەکەم حەمەسوور و شوێنکەوتوانی گوندی کڵاوقوت لە ناوچەی شوان. دووەم بەرەی مامە ڕەزا لە کلکەسماق کە زۆرینە لەگەڵ ئەوەدا بوون و برای شێخ عەبدولکەریم بوو. سێەم بەرەی حەماغای پشدەر لە کانیتوو، بەڵام پاش ماوەیەک حەماغا دەستبەرداری ئەو ڕێبازە بوو، بۆیە ئەم دووبەرە بەهێزەمانەوە. بەرەی حەمەسوور لە گوندی کڵاوقوت بە تەواوی سیستەمێکی سۆسیالیستی هەرەوەزی یەکخێزانی بەڕێوە دەبردوو. تاوەفاتی لەسەر ئەو ئایدیایە ژیا و بەردەوام بوو، بەڵام ئەوەی کۆتایی بە بەرەی حەمەسوور هێنا ئەو باوەڕە بوو کە منداڵ نەخەنەوە. ئەمەش با پێی تێگەیشتنی بەرەی حەمەسوور منداڵ دەشێت سەرچاوەی ئاژاوە بن لە داهاتوودا. بەڵام بەرەی مامە ڕەزا لە کلکەسماق مایەوە و بە هەمان پەیڕە و پرۆگرام بەردەوام بوو. تاوەفاتکردنی لە 25 شومباتی ساڵی 1961 پاشان کوڕەکەی شوێنی گرتەوە. پەیرەوکارانی ئەو ڕێبازە دەڵێن بەهۆی ئەوەی خاوەن ئایدیای خۆیان بوون و تێگەیشتنی نوێیان هەبووە، پەیرەوکاران و ڕێبازەکانی تر بە کافر و دەرچوو لە دین ئەژماریان کردوین. سەرباری ئەمەش کۆمەڵێک تۆمەتی خراپیان بۆ دروستکردین. لەناو ئەوانشدا بە ڕێبازی نوێژنەکەران ناساندوونیان. لە کاتێکدا ئێمە نوێژمان دەکرد و بنەماکانمان جێبەجێ دەکرد. تەنها جیاوازیمان ئەوە بوو هەر کەس لەناو ڕێبازەکە ئازاد بوو لە نوێژکردن یان نەکردنی و هەموو ڕەگەزێکی کردوتیژی لە ئاینەکە و ڕێبازەکەدا ناحەقە و پێوە پابەند نابین. تەنانەت شێخ عەبدولکەریم سەرباری هێرشکردنە سەری و مردنە گوماناویەکەی لە پێناو دروست نەبوونی توندوتیژی و پاراستنی پەیڕەوکاران ئاماژە بە چۆنێتی ئەو ڕووداوە ناکات کە بەسەری هێنرا.